سڵاو بینەرانی دەنگی ئەمریکا کاتتان باش من سنوورکەریمم لە شاری سلێمانی لەگەڵتانم وەک دەزانرێ ئەمڕۆ 18 مانگی دەنگدانی هێزە تایبەتەکانی هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی هەرێمی کوردستان بۆ خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت ئەمەی کە دەیبینن من ئێستا لە بنکەیەکی دەنگدانم لە شاری سلێمانی قەرەباڵغێکی زۆر لە بنکەکە هەیە ژمارەیەکی زۆر لە هێزە ئەمنیەکان هاتوونەتە بنکەکە تا دەنگی خۆیان بدەن دیارە ئەمڕۆ بنکەکانی دەنگدان دابش بووە بەسەر 57 بنکەدا واتە هێزە تایبەتیەکان دەتوانن لە 57 بنکەدا دەنگ بدەن ژمارەی دەنگدەرانی تایبەت لە شاری سلێمانی 78661 کەسە لە 57 بنکەی دەنگدانە ئەتوانن دەنگەکانی خۆیان بدەن هەرچەندە ئێستا نیوەی کاتەکەی واتە نیوەی کات تێپەڕ بووە نزیکەی 5 کاتژمێرێک تێپەڕ بووە بەسەر پرۆسەی دەستپێکردنی هەڵبژاردننی هێزە تایبەتەکاندا بەڵام بە پێی و ئامارانی کە لە بنکەکەدا وەرمانگر لەم بنکەی کە ئێمە ئێستا ڕووماڵی لە دەکەین کە بنکەی قوتابخانەی شیرینە ئامادەی شیرینە نزیکەی زیاتر لە 54 نزیکەی لە 154 هاوڵاتیان یاخود هێزە ئەمنیەکان دەنگیان داوە هەرچەندە نزیکەی 57 کاتژمێر هێشتا ماوە بۆ کاتی داخستنی سندوقەکانی دەنگدان لە کاتژمێر حوتی سەر لە بەیانیەوە دەستی پێکردووە ئێستا کە نزیکەی 5 کاتژمێر تێپەڕوە بەسەر و بەروارەدا وەکو باسمان کرد نزیکەی 54 لە 154 هێزە ئەمنیەکان دەنگیان داوە چاودێرانی بنکەکان یاخود سەرسنووقەکانی دەنگدان ئاماژە بۆ دەکەن کە کۆمەڵێک خروقات و پێشێلکاری بچووک لە بنکەکاندا تۆمار کراوە هەرچەندە لە بنکەی کە ئێمە ئێستا ڕووماڵی لێ دەکەین هیچ خروقاتێکی وا ڕووی نەداوە کە بوو بێتە هۆی وەستانی پرۆسەی دەنگدان لە بنکەکە بەڵام چەند خروقاتێکی کەم لە بنکەکانە تۆمار کراوە وەکەوەی کە ئێمە بە چاوی خۆشمان بینیمان بەربژێری لایەنە سیاسیەکان لە ناو بنکەکانی دەنگدان بەردەوام بوون لە پرسی بانگەشەکردن بۆ خۆیان لە دەرەوەی بنکەکانیش بە هەمان شێوە پرسی بانگەشەکردن هەبوو یەکێکی تر لەو کێشانەی کە لە زۆربەی بنکەکان ڕوبەڕووی چاودێران بۆتەوە هێنانی موبایلە و وێنەگرتنی دەنگەکانی هێزە تایبەتەکانە کە ئێستا ئێمە لێرە بووین کۆمیسیۆن هێزەکانی هێزە ئەمنیەکانی ئاگادار کردەوە کە بە هیچ شێوەیەک ڕێگەیان پێنادەن لەمە دووە مۆبایل بەکار بهێنن بەڵام وا دیارە هەندێک لە هێزە تایبەتەکان لەسەر ئەرکی خۆیان بەنهێنی مۆبایلەکانیان ێنە ژوورە و لە بنکەکانە تەسویری دەنگەکانی خۆیان یاخود وێنەی دەنگەکانی خۆیانی پێدەگرن ئەمەی کە دەیبینن هاوڵاتێکی خاوەن پێداویست تایبەتە وا دیارە هاتوۆتە بنکەکە و یەکێکە لە ئەندامانی هێزە تایبەتێک هێزە ئەمنیەکان هاتووە دەنگ بدات وەک دەبینن لە گەر کامێرەمانەکەم هاوکارم بێ ژمارەیەکی زۆر لە هێزە تایبەتەکان لە هێزە جیاوازەکان لە بەڕێوەبەرایەتی پۆلیس و بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتچۆوە دەستگای ئاسایش و پێشمەرگە لێرە کۆبوونەتەوە و قەرەباڵغی و جموجۆڵێکی زۆر هەیە و شارێکی زۆر لەسەر ناوەندەکانی دەنگدان هەیە بۆ پێیکە ژمارەیەکی زۆر لە ئەندامانی هێزە تایبەتەکان لێرە کۆبوونەتەوە بۆی کە دەنگ بدەن وا بڕیارە دەنگدان تا کاتژمێر حەوت بەردەوام بێ ئەگەر هیچ بڕیارێکی تایبەتی کۆمیسیۆن نەبێ بۆ درێژکردنەوەی کاتەکە کاتژمێر حەوتی ئێوارە کۆتایی بە پرۆسەی دەنگدانی هێزە تایبەتیەکان دەهێنرێت و بە پێی قسەی بەرپرسانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقیش بێت ئەمڕۆ ئەنجامی هەڵبژاردنەکان ڕاناگەێنرێت دوای ئەوەی کە دەنگدانی گشتی لە دوو ڕۆژی داهاتوودا ئەنجام درا دواتر دەنگەکان هەمووی بەیەکەوە بڵاو دەکرێتەوە و ئیعلان دەکرێت